کە تامۆ گەڕینەوە لە چۆن حد دەست بەجێ فەرمانی پێغمبەری ساسەم جێبەجێ کردو. یەکێکی کو عەبدوڵای کوڕی مەسعود کە یەکێکە لە حاوڵە هەرە پێشینەکانی ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم یەکەم حافظی قورئانیشە کە ئاسێنگە خوارە هیچ سوورەتی نییە لەو قورئانەیە کورە هیچ ئاەتی نییە لەو قورئانەیە نەزانم لەکوێ هاتوۆتە خوارە و هۆکاری هاتنە خوارەوە کەشی چی بووە کە پێغمبەر صلی الله علیه و سلم فەرمێگە قورئانتان وەرگرت یەکەم ناو ناوی ئەو دێنێ ئەڵێ لەو وەریگرن. جابری کوڕی عەبدوڵڵا بڕواتەمان بۆ گەڕێتەوە ئەڵێ کە پێغمبەر صلی الله علیه و سلم چووە سەر مینبەرەکەی ڕۆژی جومعە بوو کە چووە سەر مینبەرەکەی فەرمووی ئیجلیسوا دانیشن ئەڵێ فسمع ذلك ابن مسعود فجلس على باب المسجد لو كاتيا ابن مسعود ئەویست بێتە ژوور گەیشت بۆ ناو دەرگای مزگەوتەکە کە گوێ لە دەنگی پێغەمبەر بوو صلی الله علیه و سلم وتی دانیشن لە ناو دەرگاکەیە دانیشت نەهاتە ژوورەوە لە ناو دەرگای مزگەوتەکە ڕەنگ لە ناو دەرگاکەیە دانیشت پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی دانیشن تر نەیوو با بچمە ژوورەوە لە ناو دەرگاکەیە بادەم گوێ لە دەنگی پێغەمبەر بوو صلی الله علیه و سلم ئەمری کردووە دانیشن ڕەنگ لە شوێنی خۆی دانیشت پێغەمبەر صلی الله علیه و سلم چاوی لێ بوو. فقال تعالى يا عبد الله بن مسعود في رسول الله عبد الله كريم مسعود ورا إنجا بدم في غمر رسول الله صلى الله عليه وسلم وتي ورا دانش كوتي دانش لا شنو إخوة دانشت نلا يقول لقل مني نيو لقل جماعتي بيشويتي لو أنا باش جملة نبو بيتو تو بعرضان بوتي دانش ولا دانشن كي رسول الله صلى الله عليه وسلم يكسر جيب جيكا أمي في غمر صلى الله عليه وسلم أوا ورقيله ملە جیڕەی چیەکەی باسی حیجابی بۆکەی پەنجا ملە جیڕە و جوقەجوق و بەڵگە و بۆێنێتەوە لەسەری ئەخروانی و لەگەڵ ئێمەی نەبوو بۆ ژنی ئەوان بۆ سەردەمی وا بوو باسی حەدیثێکی پێغەمبەری بۆکەی صلی الله علیه و سلم پێڵی بەدەستی ڕاست خوا خێتە سەکەم وایە بەخوا من هەر بە چەپە فێرم و بەسی تریشتی پێڵی ئامادەنی گوێڕانی پێغەمبەری خوا بکە صلی الله علیه و سلم نوێژی شەکا خۆشی بۆ موسڵمان نەزانێت سەی سەحابەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمە خۆشەویستیەکە لە دڵیانە تەواو چەسپی و عەظەمەتی ئەم پێغەمبەرە صلی الله علیه و سلم گەورەی و حرمەتی ئەم پێغەمبەرە صلی الله علیه و سلم لە مێشکیان لە دڵیانی هەموو گرتووە بۆ یەکە ئاوا یەکسەر ئەمرەکە لە دەمیێتە دەرەوە جێبەجێ یەکەن ئەمە ئاوا بێ تاعی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئیتیباعی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەم شێوەیە ئەبێت خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەم شێوەیە ئەبێت